زیاتر لسر به مجال راستین میوانه که من هیا لسلمانی جوتیار خالد جگری بر برگشتی چاندنیا سلمانی جستودیو سلمانی لگرمنه ام کاتتان باش هیوادارم باش بن لوا دمیده دست بکم جوتیاران دعای آواده کن که کوگای سرد کراوه هبن لسنوری پنجوین باوی برهمکانی انت دهال بگیرن او دواکاریه پیشوی باسی و برنرام بکم با فرمی به ایوه گشتو و ایوه چی تان کرده بود دواکاری او جوتیارانه بەڵێ ئەم کاتتان باش ئاشکرایە کە لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەوانەیە و لە دوای بژانەوەی ژیان لە گوندەکانی سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ مای ئەوەی کەوا جوتیاران جارێکتر بتواننکەوە لەسەر زەویە کشتتوکاڵەکانیان دەستکەم بەکاری کشتتوکاڵی و ئەمە وای کرد کە هاانی هەموو جوتیارانیان کە بەربوومێکی زۆر بەرهەم بێت و بتوانینکەوە ئێمە بیلۆ بکەینەوانێت کە بەهۆی زۆری بەربوومەکانەوانەیە خۆ بەهۆی زۆری ئەو جۆرە بەر ئەو جۆرە بەرهەمانی کە جوتیاران ئەیچێنن بتواننکەوە لە ڕادی پێ زیاتر بێت و بیلۆ بکەن و کە خەزنی بکەن بێگومان ئەمەش بە چی ئەنجامەدرێ بە دروستکردنی بڵین ساردکەرەوە یاخۆ مبارەتەکان و لە ئێستادا ئێمە کۆزاتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو داواکاری هەیە لەسەر دروستکردن لەلایەن جوتیارانەوە داواکاری هەیە لەسەر دروستکردنی ساردکەرەوەکان بەڵام ڕاستەکەی ڕێنمایەکی تایبەتمان نییە بۆ دروستکردنی بڵین ساردکەرەوە بەڵام وەزارەتی کشتتوکاڵ ئاسانکاری کردو بۆ ئەو براجوتیارانی کە خۆیان خوازیارن بۆ دروستکردنی ساردکەرەوە ئەتوان کەوا داواکاری پێشکەشکەن و هەروە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی هەموو جۆرە ئاسانکاریشیان بۆکەین بۆی کەوا بتوانکەوە باشە بەڕێز جوتیار هۆکار چی بووە کە وەبەرهێنەران سەرمادەران لەو ناوچەیە ڕوو لە دروستکردنی کۆگانەکان ینی ترسیان لە دەرنەهێنانی پارەکەیە لە قازانش نەبوونە لەبەرەوەی ڕاستە ئەمە لە مەسلحەتیان لە بەڕژەوەندی جوتیاراندا بەڵام لە کۆتاییدا بزنسێکە بۆ ئەو کەسێک کە ئەم کۆگادا دەنێت لە بەرامبەر بڕە پارێک بەرهەمەکان لەو تێدا هەڵدەگیرێتن خۆی لە ڕاستیدا دروستکردنی ساردکەرەوە بێگومان بەدەل لەوەی کە مەسەرەن وەکو بینا دروستیەکەیت و وەکو زەوی پێ ئەدەی بەڵام لە هەمان کادا کێشەی ئیدارەدانی ساردکەرەوە هەیە لەلایەن بەراجوتیارەکان ئەوانەیە و لەبەرەوەی ئەم ساردکەرەوە پێویستی بە کارەبای بەردەوامە و پێویستی بە گازە و پێویستی بە چەندین سیستمی تاین بەڕێوەبردن هەیە و لە هەمان کاتیشدا پێویستی بە ئەزموونێکی زۆرە من پێم وابێت ڕێگەریمان نەکردووە لە دروستکردنی ساردکەرەوە و بەڵام یەکشت هەیە ئەو شوێنی کە داوای ئەکات جوتیار ئەبێت مۆقعی جغرافیەکەی بڵین لەبەر چاو بگرین لە کاتی دروستکردنی ساردکەرەوەیە بۆ نمونە ئێمە لە ئێستادا لە منتقەی پێنجوێن منتقەیەکە کە بەرهەم بووی کشتتوکاڵی زۆری تیا بەرهەم ئەهێنرێت بەڵام ئاستی بەروبوومی جوتیاران زۆر باشیشە و بەرهەمێکی زۆر باش بەرهەم ئەهێنن کە لە ئاستی پێویستی خۆیان زیاترە و هەنادەی باشوور ناوەڕاستی عێراقی ئەکەن بەڵام لاما کاتا لەبەر ئەوەی کە بەردەوام جوتیار لە بەهۆی مۆقعی جغرافیەکەیەوانێ ناتوانێت کە ساڵ 12 مانگ بەڵێ ئەو بەربوون بەرهەم بێنێت واروەها لامان کاتیشە چاوەڕوانی ئەوە ناکا بڵین بەرەمەکەی مەسەلەن بۆ ماوەیەکی زۆر خەزنکە ئەوەی خێراس بڵێن بخاتە بازارەوە ساقی کاتەوانێ و واروەها پارەکەی دەست پێێتوانێ وای کردووە کە داواکاری لەسەر دروستکردنی ساردکەرەوە لەلایەن جوتیارەکانەوانەیە زۆر کەم یعنی مەنیسا دڵنیاتەکەمەوە لەوەی کە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی تقریبان ئەتوانم بڵێم 3 تا 4 ساردکەرەوەمانەیە کە لەلایەن براجوتیارەکانەوە دروست کراوە بەدەل لەوەی کە خۆمان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چەند ساردکەرەوەیەک هەیە کە لە منتقی پێرەمەگرونە بۆ چەندین جار هەوڵمان ناوە کە جوتیاران سوودی لێوەربگرن و بتوانن کە بەربوومەکانیان بەرن لێوێ دەینێن بەڵام نایبەن بەڕاستی قەناعەتیان بۆ نیە ئەڵێن ئێمە تەکالیف و تێچووی زیاترە باشە بەرهەمی جوتیاران ئێستا زانیمان کە کۆگای ساردکەرەوەیان ساردکەرەوە نین بۆی بەرهەمەکان تێدا هەڵبژیرێتن لە هەر 4 وەرزی ساڵ بڵێن هەر هەبێتن بڵێ بەرهەمەکە پێداویستی ناوخۆپڕ بکات باش ئەو بەرهەمانێک کە هەیە چیتان کردووە بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بە بازار بکردن بە پیشەسازی بکرێن خۆی ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەت خۆی لەسەرخەت بوو بۆی هەناردەکردنی بەشێک لە بەرهەمەکان بۆ وڵاتانی دەرەوە وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپا ئێوە وەکو لە سنووری سلێمانی لە پارێزگای سلێمانی چیتان کردووە ئەم بەرهەمانە ساغ بکرێن و بە ئاسانترین شێوە هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق بکرێن
من لە ئێستادا لە پارێزگای سلێمانی بەروبوومێکی کشتتوکاڵی زۆرمان هەیە لە بەری دوو ناوچەی زۆر استراتیژیمان هەیە ناوچەی بازیار و ناوچەی پێنجوێن کە ئەم دوو ناوچەیە بەناوبانگن بە بەرهێنانی بەروبوومی سەوزە بە تایبەتی لە وەرزی هاوین و ئەم ئانەیە و زیاد لە پێویست و پێداویستی بڵێ ناوخۆی پارێزگای سلێمانی بەرهەم ئەهێنن و ئێمە بەردەوام لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراقی واروەها لەگەڵ پارێزگەکانی خوارەوانەیە کە بتوانین ئەو بەروبوومەی کە لە جوتیاران زیاترە بە بازاری بکەین بۆیان و واروە هەناردەی ناوەڕاستی و باشووری عراقی بکەین ئەمە لە لایەکەوە لە لایەکی تراوانەیە لە ئێستادا ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هەوڵی ئەوەی داوەکەوە بتوانین بەروبوومی هەنار ڕێکوتنیی کردووە لەگەڵ وڵاتی ئیماراتە بۆی کەوا بتوانێت بەروبوومی هەنار لە سنووری پارێزگای سلێمانی و لە چەند لە پارێزگەکانی تریشا بەیەکەوانی هەمان بە بازار بکەن و ببینن بۆ وڵاتی ئیمارات بە هەمان شێوە توانیمانەکەوە هەنگوینی ئەو برا هەنگاوانەکانمان کەوا بە بازار بکەین و بینینە دەروی وڵات واروەها چەندین بەروبوومی تر بە بازار کراون نێراوەتە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان و بۆ وڵاتە ئەوروپیەکان بەڵام من لێت ناشارمەوە ئێمە ئەگە بمانەوێت بیل لە بە بازارکردن بکەینەوانەیە ئەبێ بەردەوام ئێمە بیل لە بەرهەمهێنانی بەروبوومیشی تەندروست بکەینەوانەیە واروەها لە ڕووی کوالیتی و کوالیتیی زۆر بەرزمان هەبێت بۆی کەوا ئەو وڵاتانی کە ئەیانەوێت یاخود خواستیان لەسەر بەکارهێنانی بەروبوومەکانی زۆر باشە لە ئاستێکدا بێت کە ئەو کوالیتی بێت کە ئەوان داوایەکەن بڵێ زۆر سپاس بەڕێز بە ئاستێک بێت کە ئەو وڵاتانە بڵین بڵێ بەردەوام بە ببورە بەردەوام بە بە شێوەیە بێت کە ئەو وڵاتانە بەپی ئەو کوالیتی بێت کە ئەوان داوایەکەن ئێمە چەندین جار لە ڕێگەی بەشەکانی ڕێنمایی کشتتوکاڵی خۆماناوانەوە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرایەتی گشتیەوە هانی جوتیارمان ناوە کە ئەوان بەردەوام بتواننکەوە بەروبوومیش تەندروست بدە بەرهەم بێنن چونکە یەکێک لە سیماکانی بە بازارکردن لە هەموو دنیادا ئەوەیە کەوا تۆ یەکەم پۆلیێنت هەبێ واروەها دووەمیشان پاکێجێنت هەبێ واروەها بەروبوومێکی تەندروست و کوالیتیشی بەرزت هەبێت ئەگەر ئێمە نتوانین براجوتیارەکانمان بەم شێوەی هاوکارمان بن بەڕاستی لە بتوانین کەوا بەم شێوەیە بڵێن ئەم مەرجانی کە پێویستەکە لە کوالیتیە بەرهەمی بهێنین ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە بڵێن بەروبوومەکانی بە بازار بکەین لەبەرەوەی لە ئاستی خواستی وڵاتاندا نابێت ئەو کاتە زۆر سپاس بەڕێز جوتیار خالد جیگری بەروبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی لە ستودیۆکانی سلێمانیەوە لەگەڵمان بوون